پاش زیاتر لە مانگێک داخستنی بازار و دوکانەکان لە قەزای 3 سادە ژیان بەرەو ئاسایی بوونەوەی تاوەتی هەنگاو دەنێت و بازار و دوکانەکان بە تەواوی کرانەوە. بە پێی زانیاریەکانی پەیام هەرچەندە سەرەتا ڕێگە بەکردنەوەی دوکانەکان نەدراوە، بەڵام دوکاندارەکان سوور بوون لە سەر دەستپێکردنەوەی کارەکانیان. ئەوان دەڵێن بژێوی ژیان ناچاری کردوون کە دوکانەکانیان بکەنەوە، چونکە ژیانیان لە سەر ئەوە بەندە. داواکارن لە لایەنی پەیوەندیداریش ئاسانکاریان بۆ بکات و ڕێگریان لێ نەکرێت. هەروەها ئاماژە بەوە دەکەن بەهۆی داخستنی دوکانەکانیانەوە زیانی زۆریان پێگەشتووە. بڕیارمانە بە کۆی دەنگ هەمومان دوکانەکان کەینەوە بە بۆنەوە ئێمە کرێمۆلیدەمان لەسرە، کرێ حرەسیمان لەسرە، سێکە زێرەی شەکەین، قەرزارێکی زۆری سلێمانی جلی کوردیمان هاوردوو بم بەهارە هەمووی ماوەتەوە بەرەو ڕەمەزانە ڕۆین ئەگەر بێت و دوکان نەکەینەوە ئێمەونێتی زەرە دەکەین و بەردەوام ئەبە پارێژ بین پارەمان پێ نەماوە پارە بین. کۆمەڵێ دوکانی بەڕاستی بژێوی ژیانمان لەسەر دوکانانەیە، عایلەمانەیە، دوکانی وایە دووسێ عایلەی لەسرە. کردومانە تۆم بەیانی شەهر هاتن، بەڵامی تر ئەوان هاوکاریە منوێش هاوکاری ئەوان و بەپێ ڕێنمایەکان لە خزمەتیانین و چارمانی هەربێ دوکان بکەین و یعنی قبول ناکرێت، کەس پێ قبول ناکرێت و مایەک و 3-4 ڕۆژە خەڵک دوکانی داخست و هەموو خەڵک بژێوی زۆربەی خەڵک بژێوی لەسەر ژیانی و دوکانانەیە. کابرای کرێکی هەلێشی خۆش نابێت، من ملیۆنێک و 500 سەکرێ و دوکانێدەم مای پێشش داومە، بەڵام ئیتر یعنی ئەم دوکان زۆربەی خەڵک لێ خۆ بەڵام ئەم قەیسەری ئەمە هەر لێ وەرگیراوە، هەمووی پارەی وەرگیراوە، لێ خۆشبوونیانە بوو. هاوکات قایمقامی 3 سادقش دەڵێت لەلایەن سەروی خۆیانەوە دەسەڵاتیان پێدراوە کە ڕێگە بەکردنەوەی دوکانەکان بدەن. داوا لە دوکاندارەکانیش دەکات ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەن و قەرەباڵغی دروست نەکەن. هەروەها جەختی لەوە کردەوە باردەوام تیمە تەندروستیەکان دەگەڕێن و هەر دوکاندارێک پابەندی ڕێنمایە تەندروستیەکان نەبێت دوکانەکەی پێدادەخەن و سزای دەدەن. پارێزگای سلێمانی و دەسەڵاتمان هەر قایمقامێک بە پێی ناوچەی جوغرافی خۆی بە پێی گوزەرانی هاوڵاتیان بڕیار لە کردنەوەی دوکانەکان بە ئێمە قۆناغی یەکەم بڕیارماندا دوکانەکانی جل و پۆشاک جلی پیاوان و ئافرەتان پێڵا و دوکانی شیرینیەکان ئەوانەی کە شیرینیانەیە بەڵام بە مەرجە خەڵک نەڕواتناوە هینێک دابنرێ مەسەرەن حایزێ دابنرێ بۆی خەڵک داخلی ناو دوکانەکەی نەبێت لەگەڵ دوکانی زەڕەنگەرەکان لە دوو بەیانی ڕۆژی یەکشەمە بڕیارێن لە سەرەدینەوانە هەمی دەسەڵاتیمانە بڕیارمانداوە بەڵام بە مەرجی ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکرێت. وەزارەتی ناوخۆی هەرێم بە مەبەستی باشتر کۆنتڕۆلکردنی پەتای ڤایرۆسی کۆرۆنا ماوەی قەدەغەی هاتوچۆ و جێبەجێکردنی ڕێکارەکانی دیکەی درێژ کردووەتەوە، بەڵام دەسەڵاتی بە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان داوە بە پێی پێویست ئاستانکاری بۆ هاوڵاتیان بکەن. قەزای 3 سادە تەنها یەک حاڵەتی توشبوون بە کۆرۆنا تێیدا تۆمار کراوە، ئەویش هاوڵاتیەکە کە لە ئێران گەڕاوەتەوە و لە کەرەنتیندا بووە، ئێستا چاک بۆتەوە و گەڕاوەتەوە بۆ ماڵەوە. هەر بۆیە کار و ژیان لا قەزاکەدا هەنگاوی گەورەی بەرەو ئاسایی بوونەوەی تەواوی ناوە. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سید سادق.